إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. بەڕێزان، زۆر سوپاس بۆ خوای پەروەردگار کە هەر ئەو شایەنی حەمد و سەنا و سوپاسی ڕاستەقینەیە کە ئەلحەمدولله و پاشەکەوتی موچە کۆتایی پێهات. هەروەها پاشان سوپاسی هەموو ئەو کەسایەتی و لایەنانە ئەکەین کە هۆکار بوون بۆ ئەوەی حەقی خەڵک بگەڕێتەوە بۆ خەڵک، چونکە ئەمە لە ڕاستیە حەقێکی شەرعی ئەو خەڵکەیە. بە هەر هۆکارێک بێت ماوەی چەند ساڵێکە ئەو حەقە نادرێ. سوپاس بۆ خوا کە ئەلحەمدولله جارێکی تر حەقی خۆیان گەشتەوە دەستیان. برایانی خۆشەویستم، خوشکانی بەڕێز، زۆر پێویستە ئێمە سوپاسی خوای پەروەردگار بکەین، شکری خوای پەروەردگار بکەین لەسەر نیعمەتەکانی، بە تایبەتی ئەم نیعمەتە، نیعمەتی ماڵ و سەروەت و سامان کە نیعمەتێکی زۆر زۆر گرنگە، و ئیسلام گرنگیەکی زۆر زۆری داوەتە پارە و ماڵ و سامان. خەڵکانێک لەوانەیە وا تێبگەن کە ئیسلام هەر هانی خەڵکەدا بۆ قیامەت و دنیا ئیهمال بکەن، بەڵام ئەو بۆچوونە بۆچوونێکە مخالف و پێچەوانەی ئیسلامی ڕاستەقینەیە. خوای تەعالا دەربارەی ماڵ و پارە لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ لە سورەتی نیساء ئایەتی 5 ئەفەرمێ: ولا تؤتوا السفهاء أموالكم التي جعل الله لكم قياما. لەم ئایەتە خوای تەعالا پارە و ماڵ و سامان ئەکاتە هۆکارێک کە ژیانی مرۆڤایەتی لەسەر ڕاوەستاوێ، و داوامان لێ ئەکات وەکو فەرد و تاک و وەکو کۆمەڵگا و حکوومەت کەوا پارە و پول کە ژیانی مرۆڤایەتی، ژیانی ئێمەی ئینسانی لەسەر ڕاوەستاوە نەیدەین بەدەستی گێل و نەفامەکانەوە، بەدەست ئەو کەسانەوە کە نازانن لەکوێیە سەرفێکەن و چۆن سەرفێکەن. و هەروەها لە سورەتی کەهف خوای تەعالا ئایەتی 46 ئەفەرمێ: المال والبنون زینة الحیاة الدنیا. بەڕاستی ماڵ و ئەولاد زینە و ڕازانەوەی ئەم ژیانی دنیایەیە. بەڕاستی بە پارە و ئەولاد ژیانی دنیا ئەڕازێنرێتەوە. خوای تەعالا لە سورەتی قەسەس ئایەتی 77 باسی وتەی ئەو زانا و ئیماندارانە ئەکا کە نەسیحەتی قارونی ملهوڕیان ئەکرد. ئەو قارونەی کە پارەیەکی زۆری هەبوو، بەهۆی پارەکەیەوە ملهوڕ بوو و یاخی بوو لە فەرمانەکانی خوا لای ئەدا و شانازیەک و تەکەبر و فیزێکی زۆری ئەکرد بە پارەکەیەوە. جا هەندێ لە پیاوچاکان نەسیحەتیان ئەکرد، پیان ئەوە وەبتەغی فيما آتاك الله الدار الآخرة ولا تنسى نصيبك من الدنيا. حق ئەم پارە و پولەی کە هەتە قارون بەڕاستی بتوانی قیامەتی پێ بکڕی، بتوانی قیامەتی خۆتی پێ بڕازێنیتەوە، و بەشی خۆتیش لە دنیا لەبیر مەکە. خۆ ئێمە ناڵێن قیامەت بگرە واز لە دنیا بێنە، بەڵکو قیامەت بڕازێنەوە و دنیاش لەبیر مەکە.
و ئێمە زۆربەی جار وەکو پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم ئەم دوعای قورئان کە لە سوورەتی بەقەرە ئاەتی 201 دووبارە ئەکەینەوە زۆربەمان دووبارە ئەکەینەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆرینەی دوعاکانی ئەم دوعایە بووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆرینەی دوعاکانی ئەم دوعای دووبارە ئەکردەوە لە زۆربەی مناسبەکانە تەنانەت لە حەجیشە لە کاتی تەوافیشە ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار پەروەردگار لە دنیاە چاکە و ئەو شتانەی باشە بە نسیبمانی بکە و لە قیامەتیشە بە هەمان شێوە یعنی تۆ چۆن بۆ قیامەت دوعاکەی کە خوای گەورە قیامەتت باش کا و چاکە بۆ دنیای شەر ئاوا داوا ئەکەی و لەخوا ئەپاڕێیتەوە کەوابوو پارە و پول دنیاشی پێ ئەڕازێنرێتەوە قیامەتیشی پێ ئاوەدان ئەکرێتەوە بۆ ئەو کەسانەی بیانەوێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەندێک دوعاکانی ئێواران و بەیانیان ئەفەرمێ اللهم إني أعوذ بك من الكفر والفقر خوایە پەنات پێ ئەگرم لە بێباوەڕی و لە فەقیری و هەژاری چونکە بەڕاستی کاد الفقر يكون كفرا يعني هەژاری و کەم دەستی نزیکەوە بۆ تۆ لە کفر خوا پەناماندا يعني ئەوەندە يعني خراپە ئەوەندە ئینە ئینسان نزیکە کاتەوە لەوەی کەوا بێباوەڕ ببێ يعني كوابو إسلام گرنگیەکی زۆر بە پارادا و حەزەکات کە مسلمانان فەقیر نەبن و دەستیان بڕوە و یەکێک لە ضروریات پێنج شت هەیە نەک لە ئیسلامە لە ئاینەکانی پێشووتریشە بە ضروریاتی ژیان دانراوە پێنج شت پێ ئەوترێ الضرورات الخمس پێنج شتە زۆر ضرورەکە زۆر گرنگەکە کە هەموو ژیان لەسەری ڕاوەستاوە بە تەرتیبی گرنگیەکەی بەم شێوازە دێ یەکەمیان لە هەمووی گرنگتر دینە ئاینە دوای ئەوە ئەمجا نەفس و لاشەی ئینسانە ئەمجا عەقڵ و ژیری ئینسانە ئەمجا شەرەف و ناموس ئەمجا پارە و پول یعنی پارە و پول یەکێکە لە ضروریاتە گرنگەکانی ژیان کە ژیانی لەسەر ڕائەوەستێ بەڕاستی ئیسلام هانی ئینسان ئەدا لەسەر ئەوەی کەوا ئیش بکا کاسبی بکە و پارە پەیاکە و بیشی پارێزێ حتا تەنانەت باسی جمعەمان بۆ کا خوای تەعالا ئەفەرمێ ئەگەر بانگی دا ئیتر ئەبێ کڕین و فرۆشتن و هەموو شتێ ڕابوەستێ تەواو بەڵام ئەگەر بانگی جمعە مەبەستمان بانگی نوێژی جمعە لە ڕۆژی جمعەیە بەڵام ئەگەر نوێژی جمعە تەواو بوو خوای تەعالا ئەفەرمێ فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض ئەفەرمێ بڵاوە بکەن لەسەر زەویە وابتغوا من فضل الله وبدواي الرزق الروزي خوتانا بقرين لسر زوية يعني هر نوێژ تەواو بوو یەکسەر ئینسان لە عیبادەت بوویەوە یەکسەر ڕابکە بۆ لای کار و کاسبیەکەی خۆی و پارە پێیاکە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لحديث صحيحة أفرمي نعم المال الصالح للرجل الصالح صحابيك پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بانگی کرد نصیحەتی کرد کەوا ئەوە بکە ئاوا يعني بڕێ ئەمری پێ کرد ئەمانە جێبەجێ بکە و لە جیاتی ئەمانەش کە جێبەجێەکەی ئاوا هەندێک پاداشت ئەدێتەوە یەکێک لەوانە فەرمووی پارەشت دەسەکەوێ ئەو ئەصحابەیە فەرمووی ئەی پێغەمبەری خوا من کە ئیمانم هێناوە بۆ ئەو نەهاتم بۆ لای جەنابەت کە پارەم دەستکەوێ يعني من مەبەستم بۆ پارە نەهاتوم من بۆ ئەو هاتم خوام لێ ڕازی بێ جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێرە نەصیحەتی کرد فەرمووی نعم المال الصالح للرجل الصالح هیچ قەدەغەیەکی تیا نییە ئینسان ئەگەر پارەیەکی پاک و حەڵاڵی دەستکەوێ باشترین پارە و ماڵی حەڵاڵ بۆ ئەو کەسە باشە کە پیاوێکی باشە چونکە حەقی خۆی لێ ئەدا لە جێی خۆیان سەرفیەکە لە هەندێک لە پێشینانەوە گێڕاوەتەوە کە فەرموویانە اعمل لدنياك كأنك تعيش أبدا واعمل لآخرتك كأنك تموت غدا إنسان لدنيايا وإيش بكا وكاسبي بكا كأنه برد حتى ما أميني يعني إنسان لدنيا بيويست وكاسبي بكا يعني وهو بدا كأنه حتى ما وأميني بلام بو آخرتيش وإيش بكا كأنه السبين أمري
يعني ما بس ليرة توازنها هاوسنگية كإنسان أبيت دنيا وقيامت بيكوا يعني بدو بال أفر إنساني إيمان دار بولا إخوة بالك دنيا بالك قيامت يعني أجر دنياكت إهمال كي بخوا قيامتكش بجواني نابيت سر وقيامتكش إهمال كي إخوة بنامان دا تنها دنياك قمراتك وسرد لي شويني إنسان أبيت توازن وهاوسنگية كي جوان بباريزي إمامك جورمان هي كسعيد كري مسيبة هيك كلا إمام جوركان وتابعية وتلبي صحابة كان في غمرة صلى الله عليه وسلم أفرمي لا خير في من لا يريد جمع المال من حله أفرمي خير تيانية كسيك كبدواي بارك وكردنويا للرجاي حلالي خويا وناقري يعني كسيك أجر بدواي باريا للرجاي حلالي خويا نقري براسي وكس خير تيانية چونك بو باريا يكف به وجهه عن الناس بو پارەیە کە دەستێکەوێ داوا لە خەڵق ناکا یعنی ڕووی خۆی ئەپارێزێ لە خەڵق ئەوەنە دەست لە خەڵقپان کە ئەوەنە داوای پارە لە خەڵق بکە بەڕاستی دوایی یعنی وەکو شەرمت نامێنێ حیات نامێنێ لەناو خەڵکە قیمەتت دا ئەبەزێ ويصل به رحمه وإنسانش بو پارەیە کە دەستێکەوێ خزمایەتی و سڵەی ڕەحمی خۆی بەجێ ئەهێنێ يعني یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە ئیسلام هانی ئینسانەدا پارە پەیاکە ئەوەیە کە ئینسان دەست لە خەڵقپان نەکاتەوە چونکە دائیمەن دەستی سەرەوە لە دەستی خوارەوە باشترە يعني ئەو کەسانەی کە خەریک عیبادەتن ووازیان لە دنیا هاوردووە گەرێ دەست لە خەڵقپانەوەکەنەوە و ئەو کەسانەشی کە خەریکی کاسبین لە ڕێگای حەڵاڵی خۆیانەوە ئەدەن بە خەڵق دەی ئەو دەسەی کە ئەدا بە خەڵق لەو دەسە باشترە کە پانێکاتەوە لە ژێرەوەیە اليد العليا بيغمر فرمي خير من اليد السفلى دسي سروا باشتر لدسي خواروا انساني مسلمان ابي داوا روي اباريزي يعني بارا بيا كردن روت اباريزي لخلق ويكي كيدر لو هو كاراني كاسلام هاني خلق دا لسر بيا كردن للرجاي حلالي خويا اويك خزمايتي ببوجبيني يعني بارا بو باشا كانسان كسكاركي خوي لي رازي بن يعني پارە قیمەتەکەی لەوەیە نرخەکەی لەوەیە کە ئینسان خزمەکانی خۆی بگرێتە خۆی جا ئەگەر پارە بۆ هۆی ئەوەی کەوا تۆ کەسەکانت لێ دوورکەونەوە پارە بۆ هۆی ئەوەی کەوا تۆ هەرچی کەسی خۆتت هەیە و نزیکترین کەسەکانت بن بە دوژمنت ئیتر ئەو پارە قیمەتی چییە لە ڕاستی ئەو پارە ئەو قیمەتە لە دەست ئەدا کە ئیسلام داوا ئەکات تۆ پەیایکەی ويعطي منه حقه ويكي تريج له كاركان أويك تو حقي خوي لي بدي يعني يارمتي فقير وهجار يعني زكاتي لي بدي سرفتري لي بدي صدقاتي لي بكي خيري لي بكي حقي حق داران بدي حقي خيزانت بدي حقي أولاد كانت بدي حقي أو كسان بدي كخاون حق بسرتوا چونك براسي أو سببك لو سببانه يعني خوي سي سببه كإسلام واكا الله تو خريكي بارا بايا كردن با اما هر سيكيتي اگر تو امانت تيانا بو يتر براسي بارا قيمتش و او بارا يعني كإسلام هاني تو دالة سري بايكي هر نت بي باشتره چونك بيبا قر بيبا نقبتي بيبا بختي بل كل الرجي قيامتا بري او اكوي كخواي تعالى فرمي الذين يكنزون الذهب والفضة ولا ينفقونها فبشرهم بعذاب أليم أو كساني كبارك خركن وحق ما فكاني اللي جيب جناكن براسي للرجي قيامتا أبي بقرب سري بويان سزايكي زور سخت بويان بو باري عذاب بدرين بارك أبي بآقر وسزاي بيدري هر لسن أوي كبارك زور بنرخة وإنساني مسلمان أبي بيايكا يكي كتل إمام جوركان من كسفياني ثورية أفرمي المال في هذا الزمان سلاح المؤمن أفرمي لم زمانيا باسي زمان صحاباك الله لم زمانيا سلاح بارس سلاح إيمان داره چكي إيمان داره لزمان صحابة بارس چك بوا أي لزماني آخر زمانه للراسية بارس چكه بارس باشترين چكه اگر بزاني إيمان دار بزاني چون بكاري دێنێ چونکە چەک هەیە خۆتی پێکوژی ئەگەر وانە زان هەرچ هەموو چەکی هەر باشە چەک هەیە تۆ پاکێکەی تۆ تەقینیتە خۆدا خۆتی پێکوژی چەک هەیە کەسە نزیکەکانی خۆتی پێکوژی بەڵام چەکێکیش هەیە ماڵ و مناڵ و کەسوکاری خۆتی پێ ئەپارێزی نیشتیمانی خۆتی پێ ئەپارێزی پارە ئەتوانی
بڵێ سلاحێکی دووسەرە، بەکار دێ بۆ خراپە، بەکارش دێ بۆ چاکە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم باس ئەوە ئەکا فەرمێ لە ڕۆژی قیامەتە ئینسان پای وەرناچەرخێ ئیلا چوار پرسیاری گرنگی لێکرێ. لە ڕۆژی قیامەتە پات وەرناچەرخێ ئیلا چوار پرسیاری گرنگت لێکرێ. یەکەمیان لەبارەی عومرتەوە لە چیا بەسەرفت کردێ، دووهەمیان لەبارەی ئەو علم و زانیاریتەوە هەیە لە چیت پێ کردووە، چەندی عەمەلت پێ کردووە. سێمیان یعنی پرسیاری سێم و چوارەم دەربارەی پارەیە. سبحان الله، دوو پرسیاری ڕۆژ قیامەت چوار پرسیارە، دووی لەبارەی پارەوەیە. یعنی سێم دەنکیان یعنی قەزمان پرسیاری یەکەمی پارە لەکوێوە دەرت کرد، ئەم پارە ئەبێ سەرچاوەکەی حەڵاڵ بێ، ئەبێ سەرچاوەکەی حەڵاڵ بێ، لەکوێوە دەرت کرد، من ئەین اکتسبه. یعنی پرسیاری چوارەم ئەم پارەیە کە لەکوێ دەرت کرد، ئەوە طبعا پرسیاری سێمێتی، پرسیاری چوارەم لەکوێ سەرفت کرد. خۆ پارەرەوە حەساو نییە بزانی لە ڕێگای حەڵاڵەوە دەریکەی، ئەبێ بیشزانی لەکوێ سەرفیەکەی. خەڵکی برا بەڕێزەکانم، پارە ئیتر ئەو پارەکە هاتە دەستی بیر لەوە ناکاتەوە حەقی هەموو ئەو خەڵکەی تایە. براینە پارە هی خوایە، هی تۆ نییە. تۆ خاوەنی پارە نیت، وەڵڵا پارەکە هی خوایە، بەس خوا دایەتێ لای تۆ، بڕێکی لای من، بڕێکی لای تۆ، هەر یەکێ تەوزیعی کردیە بزانم حەقی لێ ئەدەی، حەقی خۆتی تایە، نەفست، حەقی ژنت، حەقی مناڵت، حەقی کەسوکارت، پاشان حەقی فەقیر و هەژاران و ئەو خەڵکە. پارە ئەگەر بێت و حەقەکەی خەڵکی لێ نەدەی هیچ قیمەتێکی نییە، بەخوا قوربەسەریە. ئەمجا داگیرکردنی پارەی خەڵکیشە. یعنی تۆ هەر کۆی کەیتۆ لە ماڵە هەڵیگری، یعنی بەڕاستی قوربەسەری و نەکبەتیە. بۆیە ئەبێ بزانی لەکوێ سەرفیەکەی، و حتى پارە بۆ خۆتیش حرامە ئەگەر زیادە ڕێوتیا بکەیت. لە باسی عیباد الرحمن فەرمێ الذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما. حتى پارەش نابێ ئیسرافی تیا بکەی. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خواردن بخۆن، خواردن بخۆ، خواردنەوە بخۆنەوە، جلوبەرک لەبەر بکەن، بەڵام ئیسرافی تیا مەکەن، چونکە خوا حەزی لە مسرفین نییە. خواردنەوە کەلوپەل سەیارە هەموو ئەمانە چاکن، بەس دوو شەرتی تایە ئەبێ ئامادەبی ئەو دوو شەرتە جێبەجێ بکەی. یەک ئیسرافی تیا نەکەی، دوو کبریشی تیا نەکەی. سبحان الله، من غير صرف ولا مخيلة. يعني ئاگادار بە هەم کبرت فیزلی توش نەکە، هەمیش ئاگاتیش لێبێ کە ئیسرافی تیا نەکەی. جا بەڕاستی ئێمەی مسلمان ئەبێ ئاگامان لێ بێ، خوای گەورە مدەیەک ئەم نیعمەتەی لێگرتینەوە. بەڕاستی قات و قڕی و گرانی کە ئێمە هەموو جمعەیە دوعامان بۆیە کرد، یعنی بەڕاستی زۆر ناڕەحەتە، زۆر وەکو باسم کرد جاری وا هەیە خەڵک تووشی گوناحەکە، خەڵک تووشی تەنانەت خەڵک هەیە لەوانەیە لە دین هەڵگەڕێتەوە، ئیمانی زەعیفە و بەرگەی فەقیری ناگرێ. بۆیە ئەبێ زۆر شکری خوای پەروەردگار بکەین، زۆر داوا بکەین خوای تەعالا ڕەحمان پێ بکە، نەوەک لە کاتێکە پاشەکەوتەکە لاچێ خەڵک دەستکاتە گرانی، گران فرۆشی، بازار گرانکە. والله ئەو کەسانەی ئەو تاجرانەی کە بازار گرانەکەن لای خوای گەورە زۆر مەبغوزن، زۆر مەبغوزن. يعني خوار رحمته ودرجاي رحمتي كردو لم خلقه تاجركان يعني درجاي رحمة داخل لخلق لا حول ولا قوة إلا بالله. بازار قرانكي يعني بازار أتويت تو خوا درجاي كي رحمتي لم خلقه كردو تو أتويت درجاك داخي أتويت هالبرزد بي استغلالي أم وضع بكي شيء والله ظروفك لو أنا إنسان يكسب لي آخر دي من شيء من وقران أي سنة مشتكى وقران دي من عرزم كردن كبيايك لكفري هبو حاجي حسني ناو أم حاجي حسن زور إيمان دار حاجي حسن في شكي زور بتان لو تشي خزمتان بي لو تشي باوكيان ديكتان بي أم بياو برزة من بخزمتي نقشتم بس باسي كان باسي بالرصفات كان هيك لو أنا ألي تو أشوت لاي مثلا أدوت ماما حاجي أم فلان شتبت شنا وتي أيود كرم أويان أيود دو كردوية دو بشو أيود أميان مثلا بون من كيلوي بهزار بديناريك أميان ودينار وربعك أم شريط ماما حاجي هردي هريك خوك يكا أم دوانا وكيك أيود آخر كرم من أميان بنوسط
سندمە ئەیدەم بە دینارێ بەڵام ئەمەیان دوێکەوە پێرەکە هاوردمە بە دینارێک و 350 سندمە ئەیدەم بە دینار و ڕبعێ سبحان الله يعني تۆ ئەو شتەکە کڕیتە هەر خێرەکەی خۆتی لێ بخۆ نەک شتە کۆنەکە کە ماڵە ئەبینی بازارگرانە بێت تۆش بە یەک جا هەڵی دەیتە ئاسمانە ئینسانی مسلمان ئەبێ بە ڕەحم بێ ئەبێ بە بەزەیی بێ ئەبێ بە زەمیر بێ یەک دنیا کۆتایی پێتێ وە تۆ هەر کۆی کەرەوە هەر کۆی کەرەوە بەخوا برا ئەبێ بمری واللهی ئەبێ بمری ئێکە مردی چۆن پرسیارەکان وەڵامە دەیتەوە چۆن وەڵامی خوا ئەدەیتەوە خۆ تۆ ئەڕۆیتە لای خوای تەعالا ئێستا تۆ کە مردی وا نەزانی پارەکەت لەگەڵ تاخەنە ناو قەبرەکە حتا بیشی خەنە ناو قەبرەکە عەزابەکەت لە ناو قەبرەکەشا قورسترە بێ واللهی بە چەند مترێ خامەوە ئەڕۆیتە ناو ئەتخەنە ناو قەبرەکەەوە واللهی بە سیارەکەی خۆت لەوانەیە نەتبن ئێستا ئیسعاف فەیابەوە بە ئیسعافێک ئەیبن واللهی مناڵەکانت لە دوای خۆت ئامادە نین یەک سعات لەسەر قەورەکەت بمێننەوە چونکە تۆ خۆت ئامادە نەبووی چەند جار سەردانی قەبری باوکتت کرد من پرسیار لە تۆکەم تۆ کاتێ باوکت مرد چەند جار ڕۆیتە سەر قەبرەکەی لەو کاتەوە مردو تا ئێستا چەند سعات دانیشتووی لە لای قەبرەکەیە دوعای خێری بۆ بکەی واللهی مەگەر خەڵبی خاتە بیرت ئەی بەخوا کوڕەکانش لە خۆت بە وەفاتر نابن ئەی بۆ ئەو کوڕانە بۆ ئەو کچانت ئەتەوێ قیامەتی خۆت بسووتێنی ئاخر برا يعني ئینسان حەقە پرسیارێ بکاتە خۆ عاقڵە و کەسەیە کە پرسیارەکە لە خۆی ئیتر بۆ وا ئەکەی بۆ شتێک ئەەکەی دنیا و قیامەتی خۆت بە یەک جا لە ناو ئەبەی داواکارم خوا بۆ خاتم ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە نوری ئیمان خاتە دڵەکانمانەوە لەو کەسانە بین کە سوپاسگوزاری خوا ئەبین لەسەر ئەو نیعمەتەی کە بەسەریان ڕشتین یا ڕەبی لەوانە نەبین کە ناشکر بین لەوانە نەبین کە ئەم زروفەمان لەسەر لاچوو ئەم جا هەموو ژیانمان بکەینە ئیسراف و زیادە ڕەوی یا ڕەبی خوایە لەوانە بین کە قەدری پارە ئەگرین لە شوێنی خۆیان سەرفیەکەین حەقی کەس و کار و ماڵ و مناڵ و خەڵکیشی لێ ئەدەین یا ڕەبی خوایە بخاتن ناوە جوانەکانی خۆت ڕەحم بە باوک و دایکمان بکە ڕەحم بە برا و خوشکانمان بکە یا ڕەبی خوایە ڕەحم بە مردوەکانمان بکە یا ڕەبی شیفای نەخۆشەکانمان بدە یا ڕەبی گیراوەکانمان دەرباز بکە یا ڕەبی خوایە بخاتن ناوە جوانەکانی خۆت کێشەی مسلمانان حەل بکە یا ڕەبی خوایە بخاتن ناوە جوانەکانی خۆت ئەو کەسانەی کە بوونە هۆی ئەم وەزعی کە دروست بوو ئێستا الحەمدولله یا ڕەبی خوایە سەربەرزیان بکە یا ڕەبی ئەوانەی ئەمن و ئاسایشی ئەم وڵاتە ئەپارێزن یا ڕەبی خوایە ڕەحمیان پێ بکەی یا ڕەبی خوایە بیان خەیتە سەر ڕێگا ڕاستەقینەکەی خۆت یا ڕەبی خوایە کوردستان لە هەموو بەڵاو موسیبەتێک بە دوور بگرە ئامین ئامین